خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین ئەچینە لای تەورێکی تری پرۆگرامەکەمان کە تایبەتە بە چەند زانیاریەک لەگەڵ دەستپێکردنی بزنسێکی نوێ یاکۆت کارێکی نوێ بۆ خۆت بە تایبەتیش لای گەنجەکانمان. ئێمە هەمیشە ئاڵێن گەنجەکانمان بە لە دوای خوێندن لە دوای زانکۆ نەوەستن لەوەی کە دانامەستێن لە دام و دەستگایەکی حکومیە، بەڵام هەوڵێک بن توانەکانی خۆیان بخەنە گەڕ لەو بوارەی خۆیان خۆی بینیوێتەوە بتوانێت کارێک بۆ خۆی بدۆزێتەوە. ئەم کارە چۆنە دۆزێتەوە ئەمش کۆمەڵی خاڵ و پێوەری خۆی هەیە و لەمان کاتیشە ئەم ترسە لای گەنجان چۆن ئەڕەوێتەوە کە دەست بۆ هیچ شتێک ناباڵێ من تایە سەرکەوتوو نابم یاخود سەرمایەکی وان پێ نییە کە من بتوانم بزنسێکی خۆم پێ بابێت. زۆر کەس هەیە لە بزنسێکی بچووکۆ ئێستا توانیوەتی کارێکی گەورە ئەنجام بات و چەندین کەسیش لە کارەکە بەشدار بێت و سوودیش بە چواردەورەکەی بگەێنێ. لەم نێوەندەیە ناوەندە ئەکادمیەکان تا چەند هاندەرێکن یاخۆ پاڵپشتیەکن بۆ گەنجەکانمان کە بتوانن بە شێوازێکی باش بزنسێک بۆ خۆیان هەڵبژێرن کارێکی تایبەتیان هەبێ. ئەم کارەش ئێستا بەهۆی پێشکەوتنی جیهانەوە لە ڕووی تەکنەلۆژیاوە ڕووگەنجەکانمان ڕویان کردوتە ئەوەی کە کۆمەڵە پیجی تایبەت هەبێت، کۆمەڵێک بزنسی بچووک هەبێت لە نێو تۆڕە کۆمەڵایەتەکانە کە بتوانن لە ڕێگەیەوە مادەیان دەست بکەوێت، لە ڕێگەیەوە بتوانن کارێک بۆ خۆیان بدۆزنەوە یاخوو بەت پێچوانەشەوە ئەی تۆ چۆن کارێک لە دەرەوە هەڵەبژێری. ئەمانە هەمووی پێوەر و خاڵی خۆی هەیە تاوەکو ئەم گەنجە بتوانێت هەوڵی خۆی بخاتە گەڕ بۆ ئەوەی کە بتوانێت کارێکی بێ. بۆ گفتوگۆکردن زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نور ئیبراهیممان کردووەکو پسپۆڕی کارجێڕی کار و بەڕێزیشان مامۆستای زانکۆن کە ئێستا لە ستۆدیۆ لای من میوانە. مامۆستا زۆر بەخێر بێ بەیانی باش. باش زۆر سپاس بۆ بانگێشکردنمان. زۆر سپاس بۆ ئامادەبوونێ. مامۆستا با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێمە ئەو زانیاریانە یاخود ئەو پێوەرانە چییە کە ئێمە ئەبێ بیزانین بۆ ئەوەی کە بتوانین ببینە خاوەنی کارێک ئیترم کارە لە بچووکەوە بێت هەتاوەکو هەوڵی بۆ بن بیکەین بە کارێکی گەورە. زۆر سپاس. پێوەرەکان زۆرن، هەندێکیان گشتین پەیوەندیان بە هەلومەرجی دەرەکی یعنی ژینگەیی هەیە و هەندێکیان ناوخۆین تاکە کەسین بۆ ئەوەی ئینسان هەر مرۆڤێک سەرکەوتوو بێ لە ژیاندا بە تایبەتی لە بواری کار و لە بواری بزنس و لە بواری خۆپەرە پێدانە زۆر پێویستە ئەو کەسانە بە زووترین کات لە بواری خوێندنەکانیانە دەست نیشان بکرێن و تواناکانیان و حەزەکانیان و ویستەکانیان و ئارەزۆکانیان پەرە پێ بدرێت. هەڵبەتەمە پەیوەندی بە کولتوری خوێندن و ژیانشەوە هەیە، بەڵام بە گشتی ژیانی ئێمڕۆ لە کوردستانی خۆشمانە خۆشبەختانە توانیمانە ببین بە بەشێک لە جیهانی گەورە. مەسلەی ئەولەمە و جیهانگیری گەیشتە وڵاتی ئێمە بە زۆر شێوە، بەڵام هەڵبەتە هەندیاوی تر زۆر پێویستان یەکێ لەو شتانێکە ئێمە لە ئەبێت لە بواری بزنس و ئیشی تەقلیدی گەنجەکانمان هان بدەینەوە دەرچنەوە کە بتوانن زیاتر احتیماد و پەیوەست بن بە تواناکانی خۆیانەوە، احتیمادیان نەبێت لەسەر شتە دەرەکیەکانە. ڕۆژ بە ڕۆژ بواری ئینتەرپرنەرشپ و بزنسی بچکۆلە ئەوێتە بە یەکێک لە گەورەترین ئامرازەکانی پێشکەوتنی وڵاتانی جیهان. هەر زۆر بە ئاسانی بە کورتی سێری مەجموعەیەک هەندێک لە وڵاتانی پێشکەوتوو بکەی سێرەکەی لە ماوەی ئەم 20 ساڵی ڕابردووە بەڕاستی ئینتەرپرنەرشپ توانیوێتی کاریگەریەکی تەواوی هەبێت لەسەر ئابووری ئەو وڵاتانەیە، چ لە بواری پەیداکردنی داهاتەوە چ لە بواری بەگەڕخستنی گەنجەکانیانەوە و بەو شێوەیە پەرە بە خۆیان بدەن. لەبەرەوە هەموو گەنجێک بە تایبەتی ڕووی قسەشم لە گەنجەکانە ئەگەر حەزێک تەیە ئارزوویەک تەیە هەوڵش بدەین دایک و باوکەکان و ئینستیتیوتی شتەکانمان پەرەی پێ بدەن، پاڵی پێوە بنێن، بەربەسی پێویست ناکە هەموو کەسێک ئامانجی ئەوە بێ کارێک بدۆزێتەوە و ژیانێکی ڕۆتینی بەرێتە سەر. ژیان زۆر لەوە خۆشتر و گەشاوەترە کەوا تۆ شتێکی ڕۆتینی بکەیت. هەڵبەتە ئەمە پێویستی بە گۆڕانکاریەکی شەخسی و ژینگەیی هەیە. باشە مامۆستا بەڕێزت لە قسەکانت تیشکە خێتە سەرەوەی کە گەنج لە بواری بازرگانیە واز لە ئەو حاڵەتە تەقلیدیەکەی بهێنێت خۆی تازەگەریە بکە. ئەم تازەگەریە
ئەگەر بە نمونەیەک زیاتر بۆمان ڕوونکەیتەوە. تازەگەری ئەمڕۆ لە بزنسە و ئەشی بینی ژیانی بزنس و اقتصاد دیڤلپمنت بەڕاستی بووە بە شتێکی ئەوەنە داینامیک و گۆڕانکاری بەسەرادێ ئێتر ئەو شێوازی بیرکردنەوە و هەلومەرج و بزنی تەقلیدیە سەرکەوتوو نادێت چونکە شتەکان زۆربەی شتەکان جیهان بە یەکەوە بەستراوە هەموو وڵاتان و هەموو دنیا یاعتیمادێکی ڕاستەوخۆیان لەسەر یەکتریەوە ئیستیفادە لە بەهرە و توانا و وزە و پێداویستیەکانی یەکتری ئەکەن و ئەم کارە زۆر بە توندی بە تایبەتی ئێستا لە گۆڕانکاریایە پێویستە یعنی زۆر شتێکی دیارە کەوا بە تایبەتی لە بواری تەکنۆلۆژیە لە بواری بڵێن سۆفت تەکنۆلۆژیە لە بواری دیجیتال تەکنۆلۆژیە ئەی و ئەوانە زۆر زەحمەتە ئێمڕۆ بچیتە هەر بواری هەر بزنسێکەوە لە دوکانێکی سەر کۆڵانی خۆمانەوەکو باسی بکەین تا وەکو بزنسێکی گەورە نبینین کەوا هەموو جیهان هەموو تەکنۆلۆژیا بووە بە پارچێ کەسێک لە ئێمە نییە بچێتە سەر کارێکی ڕۆژانەی خۆیەکەوە چەنەها ئامرازی پێشکەوتووی ئیتیساڵات و کارکردن بەکاردێنێ و ئەم ئامرازانە پێویستیانەوەی کە ئێمە هەڵسوکەوتیشمان لەگەڵیانە بگۆڕێت. باشە مامۆستا لەگەڵەوەی کە زۆر جارە بینی بە پێی ژینگە بە پێی کەڵچەرەکان جیاوازی لە کارکردنی شاهەیە ینی بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپا گەر گەنجێک دەست باتە کارێ لە ڕووی تەکنەلۆژیاوە بێت ئەم کاری لەوانەیە لە ماوەیەکی کەما بڵاو بێتەوە بتوانێت ڕێبارێکی مادە و بزنسێک بۆ خۆی دروستکە بەڵام لە ژینگەکەی ئێمە کۆمەڵە بربەست هەیە ئەو بربەستانە دیاترینیان کامانن کە لە بەردەم گەنجەکانمانە هەیە و چۆن ئێوە لە ڕووی ئەکادمیەوە ئەو بربەستانەیان بۆ ئەشکێنن بۆی کە ئەو گەنجە متمانی بەخۆی هەبێت. هەڵبەتە بەڕێزت هەموو کارێکە باسیەکەن لە هەموو بوارێکە سێ ڕەهەندی سەرەکی هەیە کەوا ئەگەر بمانەوێت سیستەماتیک بە چی ئەەکەیت لە چۆ ئەیکەیت وە چۆن ئەیکەیت یعنی کۆنتنت کۆنتێکست ئەم پرۆسس ئەم سێ خاڵە پێویستە لەسەر هەلومەرجی تایبەتی ئەو ژینگەیە بێت لە ژینگەی ئێمە بەڕاستی لە ڕاستە هێشتا بەرەو پێشچوونی زۆرمان ماوە بەڵام لە ماوەی 15-20 ساڵی ڕابردووە ئێمە زۆر لە ئامرازەکانی کە پێویستە بۆ کارکردنی مۆدرن لە بەرداستا هەیە بە هەڵبەتە پێویستیان بە پەرەسەندن هەیە بڵین ئاستەنگش هەن بەڵام لە گۆڕانکاریە هەن لە بواری هەتا لە دەرەوەی وڵاتش هیچ ژینگەیە نییە هەمووی ئۆپۆرتونیتی بێت و لە هیچ کاتێک شاوانە بووە و هیچ کاتێکشوانە بێتە کە لە هەرکوێبی هەموو هەلومەرجەکە بەردەست پێ بوو. ئاستەنگەکان چین؟ ئاستەنگەکان یەکێک لە ئاستەنگەکان یەکەم کولتوریە بەڕاستی سیستەمی خوێندنی بەگشتی مەبەستم وێ گۆڕانکاری کراوە لە بواری خوێندنی تایبەتە گۆڕانگاریەکان زیاتر ڕەنجیان داوەتەوە من هیوادارم کەوا ڕنگدانەوەیان لە بواری سیستەمی خوێندنی گشتی شاهدێت چونکە زۆربەی زۆری گەنجەکانمان لەو شوێنانەوەیان ئاستەنگەکان ئەوەیە مەسەلەن ئستابلەتی اقتصادی ئابووری لە فاینانشەلی یەکێک لە هەرە ئاستەنگە گرینگەکانی بواری ئەمڕۆی بزنسی کە گلۆبەل بووە کە بۆ دنیا هەموو بووە بە شارێکیان گوندێکی بچووک ئەکسسە بۆ ئینفۆرمیشن زمانی ئینگلیزیش بە تایبەتی کلیلی سەرەکی ئەو بوارەیە ئەگەن یعنی جارێکی ترش من بەش بە حاڵی خۆم کە لە زانکۆی ئەمریکی مامۆسام هەوڵێکی زۆر و سەرکەوتنێکی ینی باشمان بەڕێو بەدەستێناوە قوتابیەکانمان کە هەتا دەرەچن زمانێکی ئینگلیزی زۆر باشە بەڵام ئەوە تەنها سەرەتایە بە تایبەتی لە بواری بزنس و بزنس ئەدمنستریشنە قوتابیەکانی ئێمە نات هەرتەنها فێری هەندێک سکیل و نۆلج و فاکت ئەکرێن بەڵام ئێمە گەشەیان پێدەن کەوا بە ئینسانێک مرۆڤێک و گەنجێکی بیرکەرەوە کەوا پرسیار بکە کەوا لە شارەزایەکانی خۆی دەست نیشان بکە شوێنە کەم و کوڕەکانشی دەست نیشان بکە بۆ ئەوەی
کەم و کوڕەکان بە شارەزایەکانت پڕ بکەیتەوە. هەڵبەتە ئەمە پرۆسەیەکە ئەگەر وادی خوێندنی زانکۆ بەگشتی ئاو بەو شێوە بەرەو پێشەوە بچێ ئەبێ لەگەڵ تەوازنی هەبێ لەگەڵ ژیانی گشتیە. باشە مامۆستا ئەنوەر چۆنەکرێ گەنجێک پەروەردە بکرێت بە شێوە گشتیەکەی مەبەستمە کە ئەم گەنجە بە قسەکەی جەنابەت کەم و کوڕی خۆی بناسێت توانای خۆی بناسێت بۆی کە بزانێت دەرەقەتی چی دێت لەوانەیە چی ئاستەنگی زیاتری بۆ دروست بێت. زۆر جوانە بەڕاستی دیسانەوەی ینی گۆڕانکاریەکی گشتگیر پێویستە بکرێت لە شێوازی بیرکردنەوە. ژیانی ئەمڕۆ ئەگەر بمانە وەکو وڵاتێک وەکو ناوچەیەک وەکو ئەفراد سەرکەوتوو بین ئەبێ بەو مەقیاس و مەعایرانەیە بتوانین هەڵسوکە بکەین کە جیهان کردێت ئەجینە بەرەو دواوە لە شوێنی خۆمانە بین و ناتوانین بەرنگاری لە خۆمان بکەین و خۆمان بەری بەرەو پێشەوە. خوێندن ئەساسە کەرتی خوێندن زۆر ئەساسە و خوێندنمان ئەبێ خوێندنێکی ترانسفۆرمێشنەڵ بێ ینی گۆڕانکاری بێ فقط ینی فێربوونی هەندێک داتا و زانیاری و فاکت نەبێ 1+1=2 ضرورە هەندێک سکڵ هەیە ئینسان لە هەموو بوارەکە ئەبێ بیزان بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کەوا تۆ کریتیکال تینکینگ یعنی تۆ پرسیار بکەیت لە هەموو کاتێکا چونکە ژیانی ئیستا لە بزنس و لە ژیانە داینامیکە ئەنسرتنتی چۆن معاملە لەگەڵ ئەنسرتنتی کەوایانی شتەکان لە گۆڕانکاریان بە بەردەوامی زۆر کەم شت هەیە بە فترەیەکی ئەوەنە زۆر بەردەوام بێ کە تۆ بتوانی زاڵی بەسەری هەتاوەکو زاڵی بەسەر شتەکان گۆڕاوە ئەبێ شێوازی بیرکردنەوەمان بگۆڕێ ئەمەش لە چۆوە دێ لە خێزانەکانمانەوە دێ لە پەروەردەکانمانەوە دێ هەر لە بڵێن لە مناڵی و لە ڕۆزۆوانە تا خۆناغەکانی تر هەڵبەتە لە خۆناغی زانکۆیە خۆشبەختانە چەند زانکۆیەکی باش هەن لە ئارایە وەکوتم پێشترش هیوادارین ئەوە سیستەمی خوێندنی مۆدرنی لیبرالی ترانسفۆرمێشن ئەدۆپت بکرێت لەلایەن سیستەمی خوێندنی گەورەوە کە گشتێوە چونکە ناکرێت تۆ چەند کەسێک پەروەردە بکەیت بە شێوەیەکی تایبەت و بیانکەیتە سیستەمێکەوە کەوا لەسەر سکەیەک و ڕێڕەوێکی ترادیشنەڵە ئەڕوات چونکە وزەکان هینە بن لە ناو ئەچێن و ئیسیفادەیەکی ئەو تۆ لێنا باشە مامۆستا زۆر کاتێمە لێرەیە پرسیارێک دروستە بێ بۆ نمونە بە تایبەتی بۆ گەنجەکانمان ئێستا نمونێک بێنینەوە لەسەرەوەی کە زانکۆ سلێمانی ساڵانە فستیڤاڵێکیە ئەم چەند کۆلێژە گرنگانی لە خۆی گرتووە ینی لەگەڵ هاوکارم سەحەر لێوین بڕوا بکە هەر لە کۆلێژی کوشتتوکاڵ بە نمونەی بێنەرەوە چەند داهێنانێکی زۆر باشیان کردو ینی کامانە دوای زانکۆ ئەتوانن پشت بە خۆیان بەستن و توانن کاری لەسەرگەن لێرە پرسیارەکەوێ بۆ دوای زانکۆ گەنجەکانمان ئەترسن بۆ ناتوانن لەگەڵ بزنسەکەی خۆیانە بەردەوام بن بۆ ناتوان لەگەڵ پیشەکەی خۆیانە کار بۆ خۆیان بدۆزنەوە ببنە خاوەنی کار ئەم ترسە چۆن بۆچی دروستە بێت بۆنی پاڵپشتینە یاخود ئەوەیە ژینگەکەی ئێمە ڕێگەنایەکە ئەمانە بەردەوام بن یاخود هۆکارە سەرچێکە چییە بە بۆچی من ئیشارەتم بۆ کرد بەڵام تۆزە بە تایبەتر هەردوو لایەنێتی هەڵبەتە بەلایەنی گشتیەکە ئێمە وڵاتێکین لە پەرەسەندنین و هەڵبەتە هەلومەرجی ئێمە پێویست ناکە لێرە باسی بکەین هەلومەرجێکی زۆر سەقامگیر نییە زۆر بەرەو پێش کێشە و پێویستی زۆرمان هەیە ئەمە یەشێکە لەو بەڵام ئەبێ لایەنی پەیوەندیدار بە گشتەکەی بەقەدەر ئەوە کار بکا کە ژینگەیەکی گونجاوتر بکە بەڵام بەڕای بە بۆچوونی خۆم بە ممارسە و خیبرەی خۆم بەڕاستی لەوە سەرێکی تر کەسەکان خۆیانە باشتر من لە وڵاتانی تر ژیاوم کە زۆر بڵێن لە بواری گشتیە لە بواری ژینگەیە زۆر پێشکەوتن لەگەڵ ئەوەشە زۆر کەس هەیە زۆر ئەفرادەیەکەوە بەڕاستی ئیسیفادە لەوە ناکەن نایقۆزنەوە لە بەرەوە بەڕای من بەڕات یەکێک لە هەرە گرنگترین فاکتەرەکان فاکتەری شەخصی و تایبەتیە ئێمە پێویستە لەسەر سیستەمی خوێندنمان لەسەر سیستەمی کولتوریمان تەشجیعی و هاندەر بن بۆ گەنجەکانمان کەوا پشت بە خۆیان بەستن کەوا هیوایان بە خۆیان هەبێ
بڕوایم بە خۆیانە بێ من وەکو مامۆستایەک چەند ساڵێکە تەقریباً 10 ساڵێکە بێت لە زانکۆی ئەمریکی زۆر بەڕاستی زۆر پێخۆشحاڵم یعنی گەورەیە بۆ من بین ئەم هەموو گەنجە کوڕ و کچ لە هەموو بوارە جیاجوایەکان بەڕاستی بواریان بۆ بڕاستێندرێت ڕێگایان پۆ بدرێت تەژیع بکرێن بە هەموو شوێنەوەیەکە ئەتوانن خۆیان پەرە پێ بدەن و کارەکانیان بگونجێن لەگەڵەوە کە ئەوەش بوو هەڵبەتە کەرتی تایبەتیش ئەمە تەقی وەکو بڵێ سێ کۆڵکەیەکە وەکو بڵێن بەگشتی هەلومەرجی حکومەت و قتاعی گشتی و قتاعی تایبەتی و گەنجەکانمان زۆر زەرور لەسەر گرنگشە بۆ کەرتی تایبەتی ئێمە کە ماشەڵا پەرەیەکی زۆری سندووە بۆ یەکێک لە گرفتە زۆر زەقەکانی کە گەنجان باسیەکەن ئەکسس تو فەندین بۆ کاپیتال یەکێکە لە هەرە کاریگەر ئەمە لەبەر ئەوەی بە بۆچوونی من کەرتی تایبەت لەگەڵ بڵین کەرتی گشتیە نەگەشتونەتە تەوازونێکی ئەوتۆکەوە چ لایەنێکە هەردوو لە چەندێ ڕسپۆنسبلیتیان هەیە کەوا هەندێک بواری ڕێکخراوی ئەکسلەرەیتەر و هەب بۆ ئەوەی مەسەڵەن قەرزی کورتخایان هەندێ منحەی بۆ ئەو کەسانی کە بەر تایبەتی بواری ئینۆڤیشنیان هەیە زەرورە بەڵام لەگەڵ ئەوەشە مەسەڵەن بۆ میسال لە زانکۆی ئەمریکی ئەمە هەربەتە من لە بەشی بزنس ئەدمینستریشن کوریکلمێکی هەتا بڵێ مۆدرنمان هەیە لەو بواری زانست و تەکنەلۆژی لە بواری پەرەپێدانی شخصیە زۆر چەندەها کۆرسی تایبەتمان هەیە بواری تایبەتمان هەیە بۆ ئینتەرپرنۆرشپ مەسەڵەن ئینتەرپرنۆرشپ وەکو کۆرس هەمانە ئینتەرنشپ وەکو کاری پراکتیکلی هەمانە لە بواری کوریکلمەکەمانە سنتەرێکی تایبەتمان هەیە بە ئینتەرپرنۆرشپ ئەند ئینۆڤیشن کە ماوەی 3-4 ساڵە کەوتۆتە گەڕ هەندێک فەندینگمان هەیە لە دەرەوەی وڵات بۆوانە گەر هەستان کرد لە پاشانە وێبسایت و شتەکەتان بۆ سەرەوە کەوا هەندێک فەندینگیشی هەیە زۆر بواری ئەو شتانەی کە پێویستە منتۆرینگ کەوا پاڵپشت بێت بۆ گەنجەکان کەەوەی فکرەیەکی هەیە کەەوە کەسێک کە تۆزە لە خۆی شارەزاتر بێ یان لە بوارێکە سەرکەوتووە بیان بەستیم بەیەکەوە کاتە ئەمە هەمووی یارمەتی گەنجەدات بۆ ئەوەی کە ئەگەر بەتایبەت داهێنانێکی هەیە بە فیرۆنەچێت ئەو وزەیە جا مامۆستا ئێستا گەنجی ئێمە زۆر جار هەر قسە لەسەرەوە کە چۆن دواتر دوای زانکۆ ئامادە بکرێت یان دوای پەیمانگە ئامادەکرێت بە بازاڕی کار بەڵام 2 ساڵ یان 4 ساڵ ئەگەر بوونە ماستەرە قۆناغ باڵەکانە ئەم تەمەنێک لە ئەو شوێنی ئەکادمیەیە ئەو زانکۆیە بەڕێ ئەکا چۆن ئێمە گەنجمان ئەمەی فێر بکرێت ئەو ساڵانی کە تۆ لە زانکۆیە دەرفەتێکی باشت هەیە چونکە زۆر جار بەرپرسیارەتێکی ئەو تۆش لەسەریان سترێسیان کەمترە لەمە تێبگات یان ئامادە بکرێت بۆ ئەوەی کە ئەو ساڵانش کە لە زانکۆیە بتوانێت سوود لەو کەشە وەرگێت کە تایەتی پەیوەندی باش دروست بکات زۆر جار ئەو متمانەی کە لەو ساڵانە دروستی ئەکا داهاتوەکەی دروست ئەکات زۆر جوانە زۆر ڕاستە بەڕاستی زانکۆی سەرکەوتووەکو پێش باسم کرد تەنها فێرکردنی سکیل و کۆنتێنت نییە لە هەموو بوارەکانی شخصەکانەوە ئەبێ کار لەسەر قوتابیەکان بکات یەکێک لەو بوارانەی کە من زۆر پێخۆش حاڵم هەر لە دیپارتمەنتی خۆمانە لە ساڵی پارەوە جارێ نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەم هاوینی کە ڕۆیشت وەکو تاقیکردنەوە مەسەلەن کۆرسێکی کۆریکولەم کەوا پێویستە هەمووتە لە قوتابیە خوێندکارێکی بزنس ئەدمینستریشن ماوەی 2 مانگ بۆ 3 مانگ بچێت ڤۆڵەنتەری کار بکات لە شوێنە لەگەڵ بزنسێکە لەگەڵ شەریکەیەکە لەگەڵ بوارێکە من پێشتر ئەومان هەبووە بەڵام زیاتر ئینفۆرمەڵ بووە بەڵام ئێستا فۆرمەڵە کەوا پێویستە ناکرێت تۆ 4 ساڵ 5 ساڵ بزنس ئەدمینستریشن بخوێنیت بەڵام
کە تەخەرجەکەی سیڤەکەت هیچ شتێکی پراکتیکەڵیتیانە بێت ئەوەیە شێک لەو شتانە لە بواری هەر دیسانەوە خوێنە ئینترپرنۆرشیپ وەکو سەبجەکت وەکو زانست ئێمە دەرسمان هەیە و تشجیعی زۆر مشجع زۆربەی زۆر لە قوتابیەکانی ئێمە لە بواری خوێندنەکەیانە لەو ساڵی کە ئێمە خوێنن چی وەکو خۆبەخش و چی وەکو پارتایم لە شوێنانی ترکارەکان قوتابی ئیستا ئەو ئەبێ بەڕاستی هەر لە قۆناغی بڵین خوێندن بەرەو زانکۆچوو ئەبێ زۆر بە جددی و بە هۆشمەندیەکەوە پلان و استراتیژی خۆی دابنێ بۆ داهاتوە زۆر باشە مامۆستا وەکو کۆتا پرسیاریمان ئێستا بینی جیهان بەرەو پێشکەوتنێکی زۆر باشەڕوە ژیری دەستکرد باڵی کێشاو بەسەرەوەی کە تەواوی کارەکان لەناو مرۆڤایەتیا جێبەجێ ئەکا تەکنەلۆژیا لای ژینگەکەی خۆمانە لە زانکۆکانی خۆمانە تا چەند کاریگەری لەسەر کار بەجێشتۆ بۆ خوێندکاران و چەند ئاسانکاری کردووە پەیوەندەکانی چەند نزیک کردوێتەوە ئێوە لە زانکۆی ئەمریکیەکە لەو خاڵانێک کە زۆر گرنگە بوون بەدەر لە زمانی دایک زمانی دۆم بزانێت ئینگلیزی بزانێت چکە ئێستا تر وای لێ کردی تایبەت ئەگەر زمانێکی تر نەزانی لەوانەیە ئیشەکەت بەباشی نەڕوات و ئەمە بەشی سێمی پرسیارەکەشم ئەوەیە دوایین ئامۆژگاریت بۆ خوێندکارانە چێکە لە زانکۆ کارنامەی دەرچووەرەگرن و نەوەستن چاوەڕێ بکەن لە دامدەستگایکی حکوومەتتا کارکەن بەڵگو توانەکانیان نەمرێنن چۆن کاری بۆ بکەن زۆر سوپاس یەکەم دەربارەی تەکنۆلۆژیای مۆدرن هەر وەکو ڕەفرەنسێ بۆ زانکۆی ئەمریکی هەر لەم چەند یەک دو ساڵی ڕابردووە دوو بواری دوو شتی زۆر گرنگ ڕووی داوە لە جیا یەکەمیان پەرەپێدانی دیجیتال مارکتینگ کەوا سۆشەڵ میدیا و کە زۆر کاریگەرە زۆر سوودبەخشە بۆ بواری بزنس دووهەمیان هەنگاوی دوایەوە ئارتیفیشەل ئینتەلیجەنس دیسانەوە ئارتیفیشەل ئینتەلیجەنس کاریگەرێکی زۆر قوڵی ئەبێت لەسەر بواری کارکردن و خوێندنە لەم ساڵانیە بەخۆش حاڵی دیسانەوە توانیمانە پرۆگرامی ئارتیفیشەل ئەمە لەلایەنی بڵێ خوێندن بەڵام بۆکو گشتی بۆ خوێندکار بۆ گەنج نه ئیستەکە پێویستە هەمیشە پێویست بووە گەنج کۆڵەکەی هەموو وڵاتێکە زۆر باو با پێرماوتونە گەنج سەری ڕمەکەیە و بالفعل وایە و زۆر زەرورە بۆ گەنجەکان من بڕوایان بە خۆیان هەبێت هیوایان هەبێت خەونیان هەبێت ئەو خەونانە خەون نایەتە دی ئەگەر هەنگاوی بۆ نەنیت خەونی گەورەت هەبێ و هەنگاوی ژیرانە بنێ بۆ ئەوەی ئەو خەونەت بێتە دی چاوەڕێی شتی گەورە مەکە شتی گەورەکە هات کە تۆ شتی بچووکت کردبێ زیاتر ئیستیعابیەکەیت و لەگەڵی ئاڕێ بەڵام ژیان زۆر پەرەیسەندووە گۆڕاوە زەحمەت بووە ناڵم زەحمەت بە معنای نەگەتیڤی چالەنجی تر بووە کەوا ژیان ئینتەکە هانێتەدا ئێبە ئەبێ گەنجەکانمان بەو نەفسیەتە بەو ڕوحێتە بکەین کەوا زۆر گرنگن کە زۆر کاریگەرین زۆر پێویستمان پێیانە زۆر ڕێزیان بگرین زۆر هەوڵ نەدەین بۆ چوون و ڕێگا و ئایدیا کلاسیکەکانەوە ناڵێن بڵێم کۆن کلاسیکەکانی خۆمان بسەپێنین بەسەریانە هەتا بتوانین بواریان بۆ پسڕخسەین کە بتوانن ڕووی ڕاستەقینە و شخصیەتی ڕاستەقینێ خۆیان دەربڕن کەوا لەگەڵ هەلومەرجی ژیانی ئەم سەردەمەیە گونجاوە هەموو سەردەمێک هەلومەرجی تایبەتی هەیە و پێویستی بە کەسانێک هەیە کە لەو هەلومەرجەیە سەریان قاڵ بوو بێ و من هیوادارم گەنجەکانمان زۆر بە کۆنفیدەنسەوە بەرەو ڕووی ژیان و خوێندن و کارکردنەوە بڕۆن سپاس بۆ بەڕێزت جا لە ئێستاە مامۆستا ئێمە بەشێکی زۆر گفتگۆکەمان تیشکمان خستە سەر و گەنجانەی کە بڕوانامەی زانکۆیان هەیە بەڵام هەندێک کەسیش لانەی یان بڕوانامەی زانکۆیە زۆر وەختە لە ماڵەوە ماوەتەوە ئیشی نەدۆزیەوەتەوە بە تایبەت خاتونەکان ئەمە مەبەستە یان بۆ نمونە بڕوانامەیەکیان بەڵام زۆر جار ئەگەر ئەم حەزیان بۆ پەیداکردنی کارتیا بووە دەستەوەستان نەمان هەل لە ماڵەوە دەستیان کردووە بە ئیشکردن لەگەڵەوەی کە زۆر